كواتي ياباني كان كأم دفتريان هي كبكار دين يكمش على دهاته كم سندا وباش يدوم عليه لتسيدا بيوسا سرفي بكم يكمش عليه حاجات مهمة ضروريات عليه بورمنا كري خانم لسرا كري كهربام لسرا كري او كهربام لسرا كري بابلن سلفيكم كردوا مشروعكم كردوا تلفونات او انا عليه دبي بيدي لبري مهم شو وعاجل شو ابي او انا دابيمك وقصير سرنيه او شاگردی هي والحاصل مصروفات كان كلا سريتي بدات ابي بنوسيتو عليه اما ديارك عليه بيست لو انا او باريا بورم 1000 يورو مثلا ب 1000 يورو دهاته نشان حسابك هتبكري وبوشت انا بيني حفصد يورو اروا 600 يورو بوميتو على اوسد يورو لستيدا سيرفيكم تا امرو يجي ماغا تاسيمك على او زار دياريكات كواتا من اوانم دابين كل بحفصد يورو كاس 600 ميتو بو امانه ام 600 يالي تون بيوستا دابينكم على بيني بعض من السلازيش بيوستا مزمدي بيوستا مشاركي بيوستا زرافسي بيوستا لاشتانا اوشتانا محاوله كات كم ترين بار دستي بكي بو كلا 600 كيش تشبو بمينتو لك مالياتا ابيني بهار دات يا حزيلا شتينا حديقه لقولك لقولزارك لوشتانه كما كمالياتا مال زوانك هولدات لكاتيكا بكريكا داشكاندن هي بو تكلا 600 كيش تيك دابين بك بقرنيتو بو حسابك كري ازاين لو مانغي دات سي بي ويستيان او مانغي بزربي سياركي بدا مثلا بلا هم صالي نادا صالي يكزار ايدات كوات لو مانغي دا حسابي اول شي بوكات بو وي كلا لو 600 يورويا لاني كم $1 بومينتو $1 او باز كسين ك هجاره ازاك كاب 10000 هي حسابي ك وش 1000 بومينتو 2000 بومينتو بجوري باركي خوي اما باز كسين كدهاتكي لا او كم بيت على لحفتيه كما اجر حسابي كري $1 باشا كوت كرت اما او يا ساي كاكيبو على هم مش كان شكريوا او دابين كر اوش دابين كر اوش دابين كر بلا بعقلانه دابيني كردوا $1 بو قراوتو لحفتي دهاتو هولدات $2 بومينتو هو كانت $3 لحفتي سيما هولدات $3 بومينتو كاكاتا $7 لحفتي سعر بشا $9 بومينتو بوشي ويا حفته بحفته ده قلدانوكي كوكرنوكي زياده كانت حتى قاتا 52 من حفتي صال 52 حفتيه لا حفتي كوتا $52 كوكاتو كوات اللي يق لي ودو سيركات كومالك باريدس كتو لو صاله ببير رزيلي كدنيش قول لك شي كريوه سلازك شي كريوه مشاركه شي كريوه اشتكان شي كريوه حاجات واخوارنا كشو وسيارو زريبه اوشتان شمو دابين كردو اخلاي كدو باري بدسينا بوشي ويا همو صالي اروات اجل حفتي دوام حفتي 53 بوشي ورابيني فير بوك او بار كوكاتو ببير رزيلي كردنيشه وابيت بدا صال حسابي دا صالي بكا ابيني كومالك باري هي كومالك ليري هي كومالك هي كابي ببي صال ابيني او كصاب كومالك باري كوكردوتوا ببير رزيلي كردن ببي اويكا لكمالاتي شاب بجنبت بس بويكا او ياساي كاكيبوي بكار هنا وبويشا اول صالي 1900 نوساتو بدنا بتاي خوتن 1900 اتخوا عيبني مثلا لسدي 23 ميني 20 يكمين تا استاكا من نظام حساباتنا عيبا تو من نظامين ابي بزانين كواتا ام يا سافر ما نكات كيما دهات وخرزكاني خمان دابين بكنوا وبزانين سونسونيا لها ماش دا او حسابكاني اوان بوم خمان بي شيء كتوش قرزنا كان خوش ويستان اگا داربه بهوي تيو انسان توش قرز بيت حتما بهوي خوارنو كسما توش قرز نابين الحمد لله تا حدك اوش فضل خوي قوري اقدر مثالنا للدنيا دا حفتها تهشتا مليون كاس امريت لا مو دنيا دا بلام هجدا مليونين لبرسان برنظام باشا بو تامر لبرسان خواردنيا خواردن باش ناكا خوي قوري وعد ندا وكاس لبرسان نامري نخير لبر اوي اللي قد بدني لا ألمانيا دا صالانا 6 مليون طن خوراك لمالكان فرادريت بكوي شركات ودعم دزقاكان حكومة مطعم كان 11 مليون طن بس لألمانيا خوراك فرادريت وهذا خوراك لك زوره لزيهان دا 1 مليار طن خوراك فرادريت 1 مليار طن خوراك فرادريت بو سوكا او ياساك خوي قورا فرمي كلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين أم ياسا زي بزي ناكريت زباش أجر أما بلين أوان بوزينو بيدينو يا مسيحيين أوان أو آياتان باش بس خو إيمان دارو آيات مان هي أدي بو إيما زي درويا كين كوات إيمش
خۆشەویستی خوای گەورەمان بەدەست نهێناوە لە ئەنجامی ئەوەی کە خۆراکێکی زۆر فرادین یاخود زۆر ئەکرن یاخود ئاگامان لە خۆمانی هەموو قەڵەو بووینە بۆ چونکە زۆرە خۆین وایە بۆ ئێمە ڕێجیمەکەن بۆ 18 ملیۆن کەس لە بەرسان ئەمرێ لەبەر ئێمە زۆرە خۆین و زۆریش فرادین ئەجا قڕما بەسەر لە قیامەتیشە خوای گەورە خۆشی ناین بۆ هۆی ئەوەی بەس لە خۆراک و خواردنە دقت بدێ ساڵانەش لە ئەمریکادا 100 ملیۆن تەن خۆراک فرادرێت 100 ملیۆن تەن خۆراک فرادرێت باشە ئەمە لە خۆراک خواردن و خۆراکە لە حاجیات دەکە جلوبەرگە ئەزانن هەندێک با بڵێن ئەو حاجاتێک کە باسەکەن لە ضروریات جلوبەرگە بەڵام ئەو جلوبەرگە کە بۆ کەمالیات بەکاردێت ئەوەنە باسەکەین کە ئەویش لە حاجاتیشە لە کەمالاتیشە بەکاردێت کاتێک کە زێدەڕەویەکەن لە جلوبەرگە ئەڵێن لە ئەمریکادا ساڵانە 11 ملیۆن تەن جلوبەرگ فرادرێت 11 ملیۆن تەن جلوبەرگ فرادرێت لە ئەڵمانیادا 1.3 ملیۆن تەن جلوبەرگ فرادرێت خۆتانە بین ئەو هەموو کۆڵانەکان دوسێ کۆنتینەی لێە کابینەی لێ بۆ فرەدانی جلوبەرگە هەموو جلوبەرگی باشیشن باشە بۆ لە ئەنجامی زێدەڕەویکردنی مرۆڤەکانە بۆش 18 ملیۆن کەس لە بەرسان ئەمرێت لە کاتێکە ئەو خۆراکی کە فرادرێت بدرێت بەوان ئەوانش وەکو ئێمە بێ ڕێجیم کەن و وەقەڵەوە بن و چەوریان بەرزە بێتەوە زەختیان بەرزە بێتەوە بۆ چونکە خواردن ئەوەندە زۆرە خوای گەورە ڕزقی داوە بەڵام دابەشکردنەکەی ڕێخستنەکەی وای کردو کە ئەو خەڵکا لە بەرسا بمرێت نەک لەبەر نەبوونی خۆراکە ئێستا ئەمە لە دنیادا 8 ملیار کەسین 8 ملیار مرۆڤین ئەو خۆراکی کە ئێستاکە هەیە بای 14 ملیار خەڵکە 14 ملیار خوای گەورە ئەوەندەی ڕزق داوە ئەوەندەی ڕزق داوە بەشی هێشتاکە 6 ملیاردتری خەڵک خوای گەورە ڕزقی داوە کە هێشتا لە داچیش نەبوونە بەڵام بۆ 18 ملیۆن کەس لە بەرسان ئەمرێ لەبەر ئەوەی ڕێخستنی دارایی ڕێخستنی خۆراک ئەوانە بە شێوەیەکی عەشوایی بەڕێوە ئەبرێت لە دنیادا هەتا نێو ماڵەکانی ئێمە بۆشە بینی ئێمەش تووشی ئەو تاوانە گەورابی کە کول و وەشڕەبوو وەلا توسریفو ئێمە ئەوە جێبەجێ ناکەین بۆشە خۆشەویستابی ئاگادار بین بەڕاستی پێتان ئەڵێم یەکەمیش ئێمە خۆشەویستی خوای گەورە دەست دەدەین زێدەڕەویەکەین لە ڕۆژی قیامەتیشە فيما أنفق لبيتانة التي دا سرف ما كردوا محاسبة لسلاكرين هر نلي والله طالب مويكم ديارني هر نلي والله زقريكم نجي شاوا مشروب نخواردو زنام نكردوا قتل نكردوا لكاتك للروي دارائية أبي كومل جناح تاوان من أنزام دا ببي ويك أجاش مان ليبت أما لا جلبرجو لا اشتكانا بوشا كان حديث كذا فرمي كلوا واشربوا وتصدقوا والبسوا في غير إسراف ولا مخيلة ئەفرێن بخۆنەوە بشبەخشن ولا بەریش بکەن جلوبەرگ بەبێ زێدەڕەوی و لودبەرزی مەخیلە کبرە جلوبەرگەکە ئەبێ مارکە بێ پێڵاو ئەبێ مارکە بێ ئەبێ نازام سەعاتەکەت گرانبەها بێت ملوانکەکە نازام چ بێتن و ئەو شتان لە کاتێک ئەو شتانە کەمالیاتن غروریاتن ئینسانکە لەسەر نێو داوی غروریاتەوە بۆشە بینی نەپارە بەشەکات یاخود لاسایکردنەوەی کەسان لە کەسانیشترە بۆ فڵانکەس کردی بۆ فڵانکەسێتی فڵانکەس ئەو قۆناغەکەی جیاوازە لە تەمەنێکیە یاخود هەر ئەمە زروفەکەی جیاوازە بۆ ناکرێم لاسای کەسانێک بکەینەوە کە لە توانەمادانی لە تواناشمدا و بە گوێرەی ئەوەی کە خوای گەورە بۆی دیاریکردمە لە شەرعدا باسی کردووە بەو شێوە من ئیسرافەکە بەو شێوە سەرفیەکەم ئەگەر حەڵاڵە ئەیکەین با پێکەوە ئەگەر حرامە بە هەردووکمان بنبڕی بکەین و لە ناوی بین بۆ چونکە گوناحبارە من لە لای خوای گەورەوە چونکە ئەمە هەموو شتێک بۆی کە خۆشەویستی خوای گەورە بەدەست بێنین خوای گەورە فەرمی إنه لا يحب المسرفين خوای گەورە زێدەڕەوانی خۆش نا زێدەڕەو من و تۆینە چییە باسی مادارێکە خۆ باسی کافرەکە ناکە باسی مبەذیر ئەفەرمی ولا تبذر تبذيرا زێدەڕەوی مەکەن ئەوانەی کە لە گوناح سەرفیەکەن إن المبذرين كانوا إخوان الشياطين ئەفەرمێت ئەوانەی کە لە حرامە سەرفیەکەن برایانی شەیطانن إن شاء الله كسان نابن حرام صرف كين بلام حتما لو كسان هذا ماش خوشويس خوای گەورە بەداز ناهێنین ئەگەر بێت و ئێمە زێدەڕەوی بنوێنین لە بەکاربردنی پارەکەیە کەواتە ئەو نیزامە ئاگادار بن ئەو کاکی بۆیە ئەبێ ئێمە لە بەرچاوی بگرین و بەتایبەتی بەبەستم بەوەی کە لە شەرعی ئیسلامە خوای گەورە ئەوەی بۆ دیاریکردینە کە باشترین نیزامی ئیسلامی ئەوەیە کە ئەلێرەدا فێرمانەکات کە لێمەرێدا کە ضروریاتە ئێمە زێدەڕەوی نەکەین بۆ ئەوەی کە باشترین ژیانێکی ئاسوودە خێزانێکی پڕ لە ئەمن و ئاسایش و کۆمەلگایەک بینە ئاراوە بەوەی کە پارێکی زۆریان هەیە منداڵەکانمان نەوەکانمان کە بەجێمان هێشتنە ڕەحمەتمان بۆ بنێرن نەک بڵێ باوە جگەل لە قەرزە هیچ بۆ بەجێ نەهێشتوونە گۆڕ بە گۆڕ بچی لەبەر ئەوەی کە نەتزانیوە چۆن ئیدارەی پارەکەتە بکەیت بۆشە لە ئەنجامی ئەوەی کە ئێمە ئەو نیزام بەکار ناهێنین ضروریاتێکە لە خواردن و خواردنەوەکە ئاگادارنین پەل ئەهاوێژین بۆ حاجات بۆ کەمالیاتە لێرەدا تووشی قەرزە بین قەرز ئاگادار بن ئەوەی کە
ئێستا خێزانی هەڵتەکاندووە لە جیهاندا لە ئەڵمانیا 146 تەلاقە لە ئەڵمان نزیکەی 400,000 پرۆسەی هاوسەرگیری ساڵانە پێک دێت بەڵام لەو 400,000 180,000 تەلاقە باش لەبەرەوەی کارەبایان نییە ئاویان نییە مەعاشیان تاخیرە بێت ئایا تەمەنیان جیاوازە ئایا بە زوڵم مارەکراوە ئایا باوکی بە تۆزی بە مێردیدا و نەخێشتان هیچ نییە زۆر بە زۆری کێشەی پارەیە کێشەی دارایی ماڵەکەیە لە ئەنجامی ئەوەی کە هیچ بەرنامەیەکیان نییە بە عشوایی ئەژت بە عشوایی سەرفەکەن بەبێ هیچ نیزامێک واکات کە خێزانەکە هەڵوەشێتەوە ئێستا تا 46 یەکجار زۆرە یەکجار کەواتە مادەم 150 تقریبا جاران 110 بوو ئاگادار بن یعنی 104 بوو لە ساڵ 60ەکانە دوای بوو 110 وردە زیادی کرد بەهۆی ئەوەی کە خێزانەکان کێشەی دارایە بۆ دروست لەوەی هەڵئاوسان دروست بوو شتگران بوو مەصرف زیادی کرد ئەوەش نیزامێکیان نەبوو بۆ بەڕێوەبردننی دارایی وای لە سەبر ژنەکە ئیشی کرد و ژنکە ئیشی کرد خێزان تێکەچێت خێزانداری نامێنی ژن و مێردایەتی نامێنی میوانداری نامێنێ جیرانتی نامێنی بۆ چووکە ژنەکە دەبێت ڕاکە پیاوەکەش بە ڕاکە کە ڕایان کرد ئەبینی هەرچیان بەیشە کۆدێن هەرچیان هیلاک و مادوونە ناوەتوانە حەقی ژنەکە دابین بکە ژنەکە توانە حەقی پیاوەکە دابین بکات کاکە تۆ لە ماڵ خۆم لە ماڵی خۆم بۆ چووکە هەرچیان هیلاک و مادینە لە ئەنجامی ئەوەی کە هەرچیان ڕاکەن بە دوای ئیشکردنە بەڵام ئەگەر بێت و ژن و مێردەکە عاقلانە ئیش بکەن هیچ پێش ناکە ژنەکە ئیش بکات بۆ چووکە پارێکی باشن دابین کردووە ناو ماڵیشیان کڕیوە جلبەرێکیان جوان ڕێک و پێکە بەڵام بەبێ زێدەڕەوی بەبێ کەم ڕەویشە بۆ شەبیر پێش ناکە ژنەکە ئیش بکات بۆ ژنەکە ئێوەیەکە با بڵێن پیا سەردانیان بکات میوانداریان بکە خەڵکیان بێتەکەنی بۆ چووکە بناغی ماڵێک کە خێزانە کە ژنەکەی تێک نەچووە ڕناکات بەیانیان زوو ئیش بە تا هەشتی ئێوارە لە ئیشکردن بێت بۆ لە ئەنجامی ئەوەی کە ئیدارەی ئەو پارە لە بەردەستیاندایە بە جواتری شێوە جێبەجێیان کردووە کەواتە لێرەدا قەرز وا ئاکات کە ماڵ تێک بچێت تاکە تاوانێک کە ئەگەر ئینسان شەهیدیش بێت کە گەورەترین پلەیە شەهیدیش بێت ئەگەر ئەو کەسە قەرزی لەسەر بێت ناستە باش توازانن زارش پێ ساڵم سەری ئاسمانی کرد و دانیشتەوە سبحان الله لەو شدەتێک کە دابەزی وحی بۆ هات پاش دەمێشت ها ڕەسوڵە ئەو شدەتە چ بوو کە دابەزی ئەو قورساییە چ بوو دابەزی فەرمووی والذي نفسي بيده سوێن بەوەی کە ڕوحمی بەدەست سوێن بە الله لو أن رجلا قتل في سبيل الله ئەگەر کەسێک لە پێناوی خوای گەورە بمرێت بکوژێت شەهید بێت ثم أحيا دوایە زیندوو بکرێتەوە ثم قتل دوایە بکوژرێتەوە ثم أحيا ثم قتل بکوژرێ زیندوو بێتەوە بکوژرێ زیندوتە لە پێناوی خوای گەورە خۆ یەک ڕوحمان هەیە ئەو باید چەند ڕوحەکات سێ ڕوحەکات کە ئەگەر سێ ڕۆژ وعليه دەین بەڵام قەرزی لەسەرە قەرز تاوانێک ئەگەدار وە مەزانن دەی پیاوەک با قەرزکەین دەی باشتێک بین ئێسخێ ماگە نادەینەوە ئەگەدار بە قەرز تاوانێکی گەورەیە ئەگەدار بە ئەگە پێی نەدراوە ناوماڵم بۆ چێکم قەرزدار بووم جوانی بۆ چێ قەرزدار بووم نەخێت با لە ژێر سەقفێکا بم لەگەڵ ژنەکەی خۆم لەگەڵ مێردەکەی خۆمە ڕازی بین بە بەشم بەس با قەرزدار نەبین بۆ چونکە هەر لە دنیادا زەختم لەسەرە بێ ڕابکەین هەردووکمان لە قیامەتیشە ئەفەرمێتی وعليه الدين قەرزی لەسەرە ما دخل الجنة حتى يقضى عنه دينه حتى قەرزەکەی نەدرێتەوە لە بەردەم بەهەشتە دەرگای باشتە ڕائەگیرێت حتا قەرزەکەی بۆ درێتەوە ئەو کابرا سێ ڕوحی هەبووە سێ ڕوح نەک ڕوحێک لە پێناوی خوای گەورە ڕوحیشی سپاردووە ئەو جە خوای گەورە نایباتە باش بۆ لەبەرەوەی قەرزی لەسەرە خۆ لە تاوانەکانی دیکەمە لەوانەیە هەمومان ئاگامان لە خۆمان بێت بڵێن ناکوژم و نابڕم و دزی ناکەمەوە بەڵام ئاگامان لە خۆمان نییە لە ئەنجامی ئەوەی کە بە کەمالیاتەوە خەریکین قەرزێکی زۆرمان کردو کاتێک کە ئەمرین ناچینە باشتەوە ئەگە سێ ڕوحشمان هەبێت لە پێناوی خوای گەورەش بەس قەرزمان لەسەرە ئیدە وەڵڵاهی ئەمە کۆمەڵێک مەوزوع ئايات حەدیثن کە ئێمە ئاگامان لێی نییە ئێستا هەر کەسێک سوال کەم بڵێم درێژترین سوورەت کام سوورەتە لە قورئانە بەقەرە ئەی کە ئەدی درێژترین ئايەت دەین قەرز بەڵێ باشە بۆ ئێدە بووە قەتل باە زینا باە درۆ باە غەش باە بەڵام بۆ درێژترین ئايەت دەینە قەرزە بەڵێ مەرجەکانی زۆرن بزانە دەرگای باش لەسەر قەپاتە کرێ بۆ چونکە بۆی کە تو هەل لە سەرتاو ئاگادار بی خێزانداری تێک نەچێت دەستپان نەکەیتە لە خەڵکیە ڕاک نەکەی بە دوای کەمالیاتە بۆی کە قەرز بکەیت و وەڵا ئەوە سێ بە ئەمنیش وەکو خەڵکی وەکو فڵان کە فڵان کەس قیاسێکی جیاواز تەمەنەکەی جیاواز هەموو شتێکی جیاوازە خوا پێیدا خۆ بە منەدا خوای گەورە ئەدا الله يبسط الرزق لمن يشاء ويقدر خوای گەورە ڕزقەدا بە کەسێک و لێش کەمەکاتەوە کەواتە مادام خوای گەورە ڕەزاقە پێویست ناکە ئێمە
پەل بەهاوێژین و قەرز بکەین و زەخت بکەین و لە مێردەکان ئێژنەکان زەخت بکەن لە مێردەکانیان بەوەی کە ئەبێ ئەو شتانە بۆ دابین بکەی وەکو فڵان کەسە بۆ چونکە ئێمە ئەبێ بزانین قەرز لە قورئانە چۆن باسیاتوە بنووسن شاهید هەبێ بۆی کە دیار بێت بۆی کە ئەگەر مرد دەرگای بەهەشتی لێ قەپات نەکرێ لە سوێ قەرزی لەسەرە یان میکە یان کە کردێت بە جوانی ئیلا 100% تاکید بی ئەتوانین لە ماوەیەکی کورتە بیدەیت و ئەوجە بیکە ئەویش بۆ ضروریاتە بیکە پێم ساسن بۆ چ قەرزی کردووە کە بە قەرزداری مردووە هەمومان نەزان وایە ئایا بۆ کەمالیات بوو ئایا بۆ حاجیات بوو نا بۆ خواردن بوو وا بۆ خۆراکی کە دڕاکەی خۆی لە لای کابرا یەهودی دانابوو هەندێک خۆراکی لێ قەرزکردن خواردنی نەبوو وایە ئەشی توانیت داواکە لە سەحابەکانە بەڵام ئەو نە زەکاتی وەرەگرت نە خێری وەرەگرت ئیلا هەدیە وەرەگرت هەدیە ئەوە ئینسان توانی وەری بگرێت بەڵام ئەو کاین کە پێ بۆیان نەبوو نە زەکات وەربگرن نە خێر وەربگرن بۆ چونکە بێ بە هەوڵ و کۆشی خۆیان پەیدا بکەن و دابین بکەن بۆی کە ئەوانە قدوەنە لە چی لەوەی کە هەوڵ و کۆشیشیان داوە بۆی کە نەبنە کەسێک کە زەکات و خێریان پێ بشێت بۆیشە لە باسی داوودە پێ چیما بۆ باسە فەرمێت ئەفەرمێت داوود سیفەتێکی بووە کە ئەفەرمێ ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده أفرمي كإنسان هيس خواردنش نخواردوا كباش بد لو خوراكي كبدستي خوي بيداي كردوا وفرمي وأن النبي داود عليه السلام كان يأكل من عمل يده داود عليه السلام تيكر خوراكي دستي خوي خوارد لكسي ورناكر نخير نصدقة ك بۆی کە ئەبێ ببێ بە قدوە ئەبێ یەک شتێبی لەو کەسانێک کە تۆ دیەد العولیای ئیلا پارەت هەیە کە پارە ئەبەخشی زەکاتە دەی خێرەکەی قوربانیەکەی حەجەکەی لەبەر کەسێکی کە زوانیتت کە ئەو سەر و سامانی کە هەتا بە جوانترین شێوە ڕێکی بخەیت کەواتە بەو شێوەکە ڕۆیشتی ئیتر تۆ تووشی قەرزداری نابی تووشی لۆمە نابی و تووشی ئیفلاسبوون نابی ولا هەمان کاتیشدا لە قیامەتە کە پرسیارە لێکرێ بە جوانترین شێوە جواب بدەیتەوە بۆشە کاتێکە ئەگەر ژن و مێرد هەماهەنگ نەبوون چیەکەن فاقبل بعضهم على بعض يتلاومون ئەڵێ وڵای ژنەکە خەتای تۆ بۆی ئەمە ئەو شتە من ناتوانێت دابین بکەین و کاتێکە لیستی داهاتەکەت پیشانی خاو خێزان دەیت ئەمین پارێکی زۆرت بەدەستێناوە لەو 10 ساڵی لەو 20 ساڵی هەتکۆ پارە وڵا خەتای تۆ بوو وڵا خەتای تۆ بوو فاقبل بعضهم على بعض يتلاومون ئەو لۆمەیەکە کە سێبرایەکە لە سوڕەتی قەلەمە کە سیانە کرد کە کاتێک ئەوان ڕەزیلیان نوان کە خوای گەورە لە ناوی بردن و با بڵێن دەخڵودانەکەی دوور و درێژە ئیتر چیان کرد ئەو سێبرایە لۆمێتەیە گۆڵ ئەو خەتای لە ڕەزیلیە لە زەکات نەدانە لە نەگەیشتنە پلەیەکە هەموو ژن و مێردەکانیان برایەکان ئەو کەسانی کە شەریکن لەو شتەیە ئەبینی لۆمەی یەکترەکەن و ئەبێت بە کێشە و دۆخوا لە نێوانیاندا دوایش کە بۆیان ڕوونەبێتەوە ئەو سێبرایە ئەلێ قالوا إنا كنا ظالمين والله ئێبراسی هەمومان زاڵم بووین کەواتە زۆر زامی کە لانجامێک کە بۆ دڕوونەبێتەوە وڵای ژنەکە تۆش مەسروفیت مش مەسروف هەردووکمان هەڵە بووین کەواتە لێرەدا بنە ئەگەنە ڕێگایەک بۆی کە هەردووچیان بەیەکەوە بەرمیلەکە کونکونەکە هەموو کونەکان دابخەن و بە جوانترین شێوە بەلوعەیەکی بۆ بکەن و لە کاتی پێویستە بەکاری بێنن لە کاتی هەشیانە کە باسم کردووە کەمالیات ئەکڕن بەبێ ئەوەی کە زیادە ڕێوی کرد بەبێ گۆڕینی ناو ماڵ و ئەو شتانە لە کاتێکە هەتا مادەم هەتا پێویست ناکە بیگۆڕی لەبەر قسەی خەڵکیە لەبەر لۆمی خەڵکیە و في غير إسراف ولا مخيلة ببي لود برزي والله فلان كز ناو مالك مو قوري يتسعي بنبو والله نازم بهر بخو وادكات بس بو ناو بانغو أنا أو مخيلة أو كبرة أما لود برزية كاتك إنسان كاتك بيويستا أشتان أجر هيبو دابين كبلام بيويست أجر ليه بزيادة ربينا كاتونك لومي أكرتنو وخواي جورا ليه رازي نابت إنسان إيمان دار بيرتيجا بۆچونکە ئێمە خاوەنی ئاەت و حەدیثین کە حسابی 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی خۆیەکەن حسابی منداڵەکانی شەکات بەوەی کە شتێکیان بۆ دابین کە بۆی کە محتاج نەبن و لە دنیایشدا کەسێک بن کە جێگای دەستیان دیار بێنێەوە کۆمەلگادا و جێگای شانازی منداڵەکانیان بەوەی کە توانیتیان ئەو لەو بوارەشدا سەرکەوتن بەدەست بێن و جوانترین شێوە جوانترین ژیان دابین بکەن بۆ خۆیان و خاوخێزانی خۆیان و بن بە نمونەیەکی جوان بۆ دەوروبەری خۆیان بۆی کە لەم بوارێکە سەرکەوتونە. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم التوفيق.